برنامه ڕۆژانی NRT لە ڕۆژانی جژنی قورباندا دەبێتە سابەتی مەداح و قەسیدە و خوداناسی و یاوەریتان دەکا بۆ پیاهەڵدانی پێغەمبەر و زیکر و خوداناسی. ئەو شاعرانە کامانن کە زیاتر قەسیدەیان بۆ جەژن نووسیەوە بۆ بۆنەیەکی وەکو جەژنی قوربان نووسیەوە. لا إله إلا الله والله أكبر. أميدك من أميدك بعفو ختام دابوشي وإذا خالد يا رسول الله صلوات بخور دخالد يا رسول الله لسرت أبود شفاعة يا رسول الله. برنامه ڕۆژانی NRT لە دووەم ڕۆژی جەژنی قورباندا میوانداری گروپێکی قورئان خوێن دەکات و قەسیدە و مەداحەکانتان پێشکەش دەکرێت. ڕۆژی چوارشەممە کاتژمێر 9:05 خولەکی سەردەبەیانی.